سڵاوتان لەبێت ئازیزانم، ئەم ئێوارەیەش لە بەرنمەیەکی تری خەرمانەوە لەگەڵتان دەبین. ئێمە دەمانەوێت لە ئێوارانی مانگی ڕەمەزاندا لە بەرنمەی خەرمانەوە هەر ئێوارەی هاوکاری خێزانێک بکەین کە پێویستیان بە هاوکاری خێرخوازان هەیە. دیارە بەرنمەکە ئێمە بە سپۆنسەری سەرمایه‌داری نیشتیمانی زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال کە بەڕێزیان هەمیشە ئاگیان لە ماڵە هەژارەکانە و ئاگیان لەو کەسانەیە کە بەڕاستی پێویستیان بە هاوکاریە و هەروەها زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە خاوەنی کارگەی کیانان کە ئەوانیش بەشێکن لەو هاوکاریانەی کە لە بەرنمەکەی ئێمەوە دەدرێت بە ماڵە هەژارەکان و لەگەڵیشیدا خێرخوازێک کە لە بەرنمەکەی ئێمەوە هاتوۆتە سەرخەت و هەوڵ دەدات هاوکاری کۆمەڵێک خێزان بکە بە سوپاسۆ بەبێ ئەوەی کە ناوی بهێنرێت. ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگەی ئەو چیرۆکانی کە دەهێنینە بەرنمەکەەوە هەر خێزانێک باس لە چیرۆکی ژیانی خۆی دەکات تاکو بتوانین هەمووان پێکەوە گوێبیستی چیرۆکی ئەو خێزانانە بین و ئەگەر هاوکاریەک هەبێت لە مانگی ڕەمەزانە بتوانین بیگەێنین بەم خێزانانە. بۆ ئەمڕۆژ خاتونێکی تر لەگەڵ ئێمە ئامادەیە لە زاری خۆیەوە باس لە چیرۆکی ژیانی خۆی دەکات. خانم گیان زۆر بەخێر بێ. سپاس مادوومان کردی کە لەگەڵمان دەبیت ئەمڕۆ. بێکۆ دەچین پیاسەیەک دەکەین و کەمێکیش باس لە ژیانی تۆکەین. باشە بەڕێستان هاوسەرگیریتان کردووە چەند ساڵە؟ 12 ساڵم. 12 ساڵە هاوسەرگیری و کردووە. چەند مناڵە هەیە؟ سیانم هەیە. 3 مناڵە هەیە. هاوسەرت نەخۆشی عەسابی لەگەڵایە. نەخۆشی عەسابی لەگەڵایە؟ نەخۆشە؟ بەڵێ. ئەتوانێت ئیش بکە؟ وەڵڵی کاتێ ئەگەر حەپەکانی بیتە عیلاجەکان تۆزێ باشە بێ بەستن دوایەوە ئەگەر پارەم پێ نابێ بۆی بکڕم ئیتر لەو کاتە دەخۆم و نەمناڵم ژیانمان نێ تاڵە بێ. چی لێت حاڵەتەکان؟ نەخۆشیەکەی دەرونیە. باشە. دکتۆر جەمال وتی نەخۆشی دەرونیەتی ئەم پیاوە. بەڵێ. ئیتر لە خۆمەیە لە مناڵەیە. ئازارتانەیە؟ ئیتر شتە شکێنێن چەقۆدا لە خۆی. ئیتر ئەوە حاڵی ئێمێ لەگەڵیا. کە شوت پێکرد وا بوو؟ شوم پێکرد هەر لێدام نەمەزانی نەخۆشی ئەوەی لەگەڵایە. بەڵێ. خۆی نێزانی ئەو نەخۆشی؟ نەوەڵا خۆشی نازانێ. بەڵێ. ناوەڵا خۆشی نازانە کاتێ هۆشیەتەوە بەخۆی ئەڵێ من نەبووم. ئاگای لێ نەبوو کە چی کرد؟ بەڵێ ناوەڵاڵێ من نەبوو. بەڵێ بەڵێ. کە برتە لای دکتۆر؟ ئەتی نەخۆشی دەرونی لەگەڵایە ئیترە بێت دەرمانەکانی بۆ بکڕی دەرمانەکانی زۆر گرانە. عیلاجی مستەمر بەردەوام بیخوا ئێوارە و بەیانی بێ بیەیتێ. بەڵێ. ئیتر ئەگەر کاتێکیش دەسەڵاتم نییە بۆی بکڕم ئیتر ژیانمان نێ تاڵە بێ. ئەو کاتانەی کە عیلاجەکان ئەخوات باشە بێ. باشە؟ بەڵێ. ئەتوانێت کۆنتترۆلی خۆ بەڵێ بەڵێ ئەو کاتە زۆر باشە بێ. بەڵێ. ئازارتان نایەت؟ ناوەڵا ئەو کاتە زۆر باشە بێ. ئەتوانێت ئەو کاتانە ئیش بکە؟ بەڵێ. چی ئەکە؟ وەڵی ئیشی ئەبێ ئیشی سووکە ئاواتر زۆر ئیشی بۆ ناکرێ ئەچێ بۆ ئیشکردن خەڵک دەریەکە لە کۆمپانیان لە هەموو شوێنێ. کاسپی یان هەر کاسپێکە بێ کرێکاریەکە. مناڵەکانت تەمەنیان چەنە؟ یەکێکیانم کوڕەکەم 11 ساڵە. بەڵێ. کچێکەشم 8 ساڵە. باشە. دانێتریشم هەیە 4 ساڵە. 3 مناڵم هەیە. خوێندکارن؟ دوانیان بەڵێ. ئەتوانیت پێداویستی خوێندنیان بۆ دابی بکەی؟ وەڵی جار وایە بە هەفتە 250 پێ نییە بیبن بۆ مەکتەبەکەیان. پێیان نییە؟ نەبەخواد نابێ ئەگەر خێرەومنێکیش پارەم باتێ بێ نەیدەم بە یەک شت بۆیان ئەبێ بیەم بە عیلاج بۆ خۆیان. بۆ خۆیان؟ بەڵێ. بۆ من 2 مناڵیشم نەخۆشە. چیانە؟ یەکێکیانم وەکو باوکی تووشی و نەخۆشیە بووە. نەخۆشی دەرونی؟ بەڵێ. کوڕەکەم هەروە بوو یان تازەوای لێ؟ وەڵی ئەمە 3 ساڵەوە توش بووە ئەو کوڕم. سەبەبی چییە دکتۆر نەیوتوە؟ وەڵی ئەڵێ زوو بە مناڵی بوو هێنا ئاوا توش نابوو تازە چارەسەریشی نییە. چی لێت حاڵەتەکانی ئەو چیە؟ کوڕەکەم شتی لەبیرەچێتەوە تووشی لەبیر چوونەوە بووە. شتی لەبیرەچێتەوە؟ بەڵێ. تەمەنی 11 ساڵە شتی لەبیرەچێتەوە؟ ئارە وەڵات تەمەنی 11 ساڵ. ئەی ئەتوانێت بخوێنێ؟ بەڵێ. بۆ خوێندن کێشەی یەک شتی لەبیر نامێنێ ئەچێتە مەکتەب یەتۆ. پۆلی چەنە؟ پۆلی 4 یەتۆڵم ڕۆڵێکیان چی پێوتی مامۆستاڵێدا نازانم لەبیرێچێتەوە یەک شتی لەبیر نامێنێ.
ئەویش بێ دەرمانەکانی بۆ بکڕم بەردەوامە بێ عیلاجی هەبێ ئارە وەڵڵا ئەویش وەکو باوکیە بێ ئێوارە و بەیانی بۆی بکڕی ئەگەر عیلاجی بیتێ باشتر ئەتوانێت دەرز و شت بخوێنێ نەوەڵڵا هەر وەکو خۆی وایە چا نابێ و نازانم هۆکاری چییە بۆ چا نابێ دکتۆری ژەڵێ بۆ کاتێ فریای نەکەوتوی زوو بێنیت باشە کە باوکی بینی و مەسەلەن ئەو حاڵەتانی بەسەر هاتووە لەوە لەوانەیە لە باوکی مناڵە تەسیری لەسەری بوو بێ یان لە ماڵەوە کە ئەم حاڵەتانە بینێ مەسەلەن کاریگەری نەکردوتە سەر دەرونی مناڵە لەوانەیەنی باوکی بێ باوکی زۆری لێداوە ئەکێشێ بە سەرمانە هەلوانێت لە این باوکیەوە بێت تووشیە و نەخۆشیە بووە ئەوی تریان چێتی ئەوەی تریشیانم کچەکەم نەخۆشی گەشتکەیەتی گەشتکەی لێ ئەبێ گەشتەکە ئەویش دەرمانی بۆ بکڕم شروبەکەی ئێوارە بەیانی بیەیتێ یەک ژەم نەیەتێ گەشتەکە لێداتەوە لە مەکتەبیشە نەوەڵا تەمەنی 4 ساڵە نەچۆتە مەکتەب نەوەڵا نەچۆتەمە کەواتە ئەویشە بێ بەردەوام عیلاجی هەبێ ئەنج ئەوەی دریشانم تووشی نەخۆشی گەرم و جۆ بۆ قورگەی ماعیدە هەیە کچاکەی تریانم بڵێ ئەیتر خۆیان شکر بۆ تۆ دەسەڵات نییە ینی هەر سێ منداڵەکەت نەخۆشن هەرسێکیانم نەخۆشە ئەی خۆت تەندروستی چۆنە خۆشم بەخوا نەخۆشی دڵم هەیە دڵم گەورە بووە دڵە گەورە بووە بەڵێ دکتۆر پێمەڵێ دڵم گەورە بووە بێتاقەت تەکە زۆر بێتاقەت مەکە چیت لێ ینی کە زۆر وڵی هەناسەم تو نەبێ بێتاقەتە بم بێهۆشە بن جەروایە ئەیتر زۆر حاڵم شەڕە ئەمجا هێزم تیانە بڕۆم دکتۆرە ئەمجا قاچەکانیش و تووشی سەوفان بووە هاتوو ئەژنن ئەوە ژیانی منە لەگەڵ یانە ئەژیم خوایە حەمد و سەنا بۆ تۆ سپاسی تۆکەم خوای گیان خزمەتی ئەم هەموو نەخۆشە ئارە بەخوای خۆشت نەخۆشی خۆشم نەخۆش نییە بەرە وەڵا زۆر قورسە بەس چی بکەم شکوری خوای گەورە ئاکەم دەسەڵات نییە معیشەتان لەسەر چییە؟ وەڵی ئیش بەڵێم مەعاشمان هەیە بەڵێ مەعاشمانە بەس مەعاشێکە بە 2 مانگ جارێ مەعاشی ئەو مناڵەیە 120,000 منداڵەکەت بەڵێ 120,000 بە 2 مانگ جارێ هەر ئەوە ئەرە بەخوا ئەوە ژیانی منە بە 120,000 2 مانجارێک یعنی تۆ حسابکە مانی 60,000 ئارە بەخوا مانی 60,000 هاوسەرت نەخۆشی دەرونی هەیە و بەردەوام پێویستی بە عیلاجە سێ منداڵی نەخۆشت هەیە و بەردەوام عیلاجیان هەیە و خۆشت نەخۆشی بەڵێ ئەم 60,000 ئەیە بەچی بەخوای گەورە یەخشتم بۆ ناگرێمە هەر نەفرێکی شانم بۆ ڕای ناکرێ پێی چۆن عیلاجەکانیان بۆ وڵی تر خێرە من جەروای خێرە من بۆ مەکڕێ ئەوان عیلاجەکان ئارە بەخوای گەورە خێرە من بۆ مەکڕێ نام هەموم بۆ ناکڕێ جەروای بڵێ دەرمانی مناڵەکەشم بۆ ناکرێ هین گەشتەکەی قە دوای لاتۆ نەتوانین دەرمانەکانیان بیت 2 هەفتە ئەو کچەم لە ئەرزا لە ماڵ خۆمان کەوتە بۆ پارەم پێ نەبوو بیبم بە خەستەخانە 2 مانگ لە ماڵ خۆ 2 هەفتە من نەژوور و ئەو کچەم بێهۆش بووە لە ماڵەکەی خۆمان نەوتوانێت کاتێ بردم بۆ خەستەخانەی مناڵانتیان بۆ نەوێناوتم پارەم پێ نەبووە بەچی بێنمی ئیتر لە مردن گەڕایەوە بۆ خوێندنیش بۆ خوێندن داویستی خوێندنیان هیچ بەخوا بە هەفتاگە 250 پێم نییە بەچی پێیان دەمێ ئەی داوای ناکەن داواکەن دەستەکەن بە گریان ئەڵم ڕۆڵیان جارێ بۆ ڕۆژێتر بێنەوە بۆ بەیانی بەتان دەمێ ئەم بەیانی لەگە و بەیانە درۆیان نەگەڵەکەم مەجبورم درۆیان نەگەڵکە باوکیانەڵە چی باوکیان وەڵا هیچ ناڵێ باوکیان هەر گوێی پێ نایە خۆ نەخۆشی عەسابی لەگەڵایە نانی هەموو بەرگرانیەکە لەسەر تۆیە بەسەر منە بەڵێ خەفەتەکەی بۆ منە مێنێتەوە بەس تۆش حاڵەتەکەی خۆ وایە نابێ خەفەت بخۆی دکتۆرەمی پێ نەوتوی بەرە وەڵا دکتۆرەڵێ تۆ ئەبێ بژی بۆ ئەو مناڵانە بژی بۆ ئەو مناڵانە بەڵام دکتۆریا من هەموو دەقەیەکم مردنیاکە هەموو دەقەیەکم مردنیاکە خانووەکەت ماڵەکەت بچووکە بەڵێ یەک ژوورم هەیە یەک ژووری گڵە کاتێ بارانە بارد ئەبێ من هەتا بەیانی نەخەوم خۆیان نەڕوخێ بەسەر ئەو مناڵانەمە هەتا بارانەکە خۆشەکاتەوە بێ من بە دیاریان و دانیشم زستانان تۆ حاڵە نییە نە بەخوای گەورە بێ دانیشم بە دیاریانەوە نەوە کا دوور بێ خوای بڕوخێ بەسەر مناڵەکانمە دوای من چی بکەم تەنها یەک هۆدەی گڵە یەک هۆدەی گڵم هەیە بەخوای گەورە
خوا شایەتە یەک هیچ شتێکی ماڵیش نییە نە بەخوا یەک شتی وام نییە نە بەخوا شتی وام نییە من بەس ئەوە نەمەوێ عیلاجی مناڵەکانم بۆین کەشتم ناوێ بەس دەرمانی مناڵەکانم دەستکەوێ بۆیان بەس ئەوە زەرورە لە لای تۆ بەس ئەوە مێ لە خوای گەورە بەس دەرمانی مناڵەکانم بۆ شتی خواردنی ڕۆژانە یانی تۆ بەیانی هەڵەستی سێژەم نان خواردنت هەیە سێ مناڵە هەیە ئەم مناڵانە بەردەوام پێویستیان بەوەیە تۆ نانیان بەی تێشتیان بۆ حازرکەی خواردنیان بۆ حازرکەی ئیتر بە مانگێ جارێ ئەگەم منشکێکیان بۆ بکڕم مانگی جارێ زەخیرەکە هەیە وەڵی تر لە ڕەمەزانە مەگە دەستمان کەوێت خێرخواست بەڵێ ئینە بەخوا لە ڕەمەزانە نەبێ بە دوو هەفتە چێشتە برنج نەبووە لێنم بە دوو هەفتە ئارە بەخوای گەورە برنجێک نەبوو لێنی نە بەخوای تر وەڵی لە ڕەمەزانە ماڵیان ئاوا بێ بەڵێ لە ڕەمەزانە مناڵەکان مەژیەنم ئەو کچە مەڵێ خوای هەموو کاتی ڕەمەزان بێدایە لە ڕەمەزانە ئەژیێنەوە بەڵێ لە خوایدا هەموو دەقەیە هەر ڕەمەزان بێ چ شتێک هەیە لە ماڵە کە زۆر حەزی لێی بوو تا سەنەت بووە هاوەکو ژنێک وەکو خانمێک دایمەن ئاخر بۆڵ کێشاوە ئەو چەند دای ماڵێدایە خۆزگەمە ئەرزێکمان هەبووە مەعرەزی چی؟ مەعرەزی نوێن مەعرەزی نوێن کەنتۆر یانی هیچ جلیشیان هەرین هیچ نوێن ئەڵێدای خۆزگەمە ئەرزێکمان هەبووایە ئەڵێدای ڕوون نایە بناڵی مەکتەبەکە هاوڕەکانم بێنمە ماڵ خۆمان خەفەتی پێخوا ئەڵێدای خۆزگە ئێمەش وەکو ماڵی خەڵک خۆش بە ماڵ ئێمەش ئەڵم ڕۆڵە گیان ڕۆژێکە بێ ماڵ ئێمەش خۆشە بێ وەگەوان مناڵەکانم زۆر خەفەت لەو ژیانە ئەخوا ئەو کچەم بەس خۆ کوڕەکەم گوێی پێ نایە ئەو نەخۆشی عەسابی لەگەڵایە کوڕەکەش ئەو نازانێت لە ژیان خۆ توانە هیچ جۆرە ئیشکردنێکت نییە وەڵی ئیش نەوەڵا ناتوانم نەخۆشی دڵم هەیە ئەبێ ئەوانە بەخێوکەم ناتوانانی بەجیان بێ ناوێرم بەجیان بێڵم هەرقەت پێشتریش هیچ ئیش نەکردووە نەوتوانیوە بەرە وەڵا کاتێ ئەگەر شوم نەکردبوو چیتە کرد ئەو کاتە هەموو ئیشێکمان کرد هەموو ئیشێکمان کرد دانی و کاتە توانی بژێ باڵێ بەڵێ ئەو کاتە زۆر زۆر ژیانم زۆر زۆر خۆش بوو لە دوای شوکردنەوەی تر نەوتوانی تر ژیانم نەما ژیانم لێ تاڵ بوو لەو کات کەس هاوکاری تەکە کە سوکار وەڵا کە سوکار کەس نایە بەلامە ماڵە باو کوشتی خۆت مێر دەکات ماڵە وەسعیت ئێوە نابینن کە ئاوان لەو وەزعیان بەس مەگە خێرەوەمان ئینە وەڵا کەس نایە بەلامە دراوسێ شتی گەڕێکی خۆتان مەسەڵەن ئەبینن تۆ لە ژوورێکای دراوسێ خۆ هەڵناگرێت زۆر باش مێردت ئەبینن بەڵێ دراوسێ یارمەتیمانیان زۆر بەڵام ئەوەی کە بۆ تۆ زۆر گرنگە هاوکاری مادیەکەیە بەس مادیەکە بەس دەرمان ئەوەنەی کە دەرمانی ئەو منداڵانە تەرتیب ئەوەندەی کە بتوانی ڕۆژانە شتێکیان بیتێ بۆ مەکتەبەکە بەس دەرمانەکانیان ئەوە پاریان پێبێ بۆ مەکتەبەکەیان ئەودا خەڵک بە بەچاو ئێمە شتەخوا مناڵەوە نازانێ بە تایبەت کە تۆ تەلەبە بێ و لە مەکتەب حەزەکە لەگەڵ هاوڕێکانی بچێت شت بکڕێ و هەموو ڕۆژێ درویان لەگەڵکەم قەناعەتەکەن مەجبورن لە سەڵات نییە چی بکەم لەکوێ بێنم داواکاری چییە لە خەڵک لە خێرخواست لەوانەیە کە ئێستا بینەریان بەرنامەی ئێمە داواکاریم ئەوەیە بەس دەرمانی ئەو مناڵانم بۆ تەنها جێبکەن ئینا یەک شتم ناوێدیان بەس دەرمانەکانیان بەس ئەوە مەوێلیان ئێمە لەم بەرنمەیە 1 ملیۆن دیناری زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال بۆ ئێواکەی نەدیاری بەڵێ خوای گەوری لێ ڕازی بێ خوای گەوری لێ ڕازی بێ خوای گەورە بیبەخشێ خوای گەوری لێ ڕازی بێ خوا بیبەخشێ زۆر سپاس خوای وەک ئێمەی دڵخۆش کرد خوای گەورە ئەویش دڵخۆشکە بە هیوای ئەوەی کە بتوانیت عیلاجی سەرت و خۆت و منداڵەکانی پێ بکڕی بەشی ئەگەر کەمیش بە بەشێک بکات و ئەو منداڵانە ببوژێنەوە بۆ مانگی ڕەمەزانە و بەگیرفانی بەتاڵەوە نەچن بۆ مەکتەب زۆر خواییان زۆر دڵی خۆش کردم خوای گەورە دڵی خۆشکە و زۆر زۆر سپاسیەکەم سپاسی ئێوەی ژاکەم زۆر سپاس هەروەها زۆر بەڕێز کاک ڕەنج ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی کارگەی کیانان
سەبەتەیەکی پڕ لە خواردن و موادی پاکەرەوەی بۆ ئێوە دابین کردووە بە هیوای ئەوەی کە سوودی لێوەربگریت. زۆر زۆر سپاس یەکەم و خی گەوری دێ ڕازی بێ لەگەڵ ئێوە. زۆر سپاس. خێرخوازێک کە پێی خۆش نییە ناوی بهێنرێ، بەڵام بە سوپاسەوە بەشداری کردو لە بەرنمەکەی ئێمە دەیەوێت لە ڕێن بەرنمەی ئێمەوە هاوکاری کۆمەڵە خێزانێک بکە کە بەڕاستی پێویستیان بە هاوکاریە. ئەم خێزانەیەکێکە لەو خێزانانەی کە بەڕاستی پێویستی بە هاوکاریە کە وەک خۆی باسی کرد بە هەفتە منداڵەکانی دەچن بۆ مەکتب بەبێ ئەوەی 1 دیناریان پێبێ ئەگرین ئەڵەن دایکە هاوڕێکانمان شتەخوا ئێمە پارەمان پێنیێش کڕین هەرسێ منداڵەکەی نەخۆش هاوسەری نەخۆش خۆی نەخۆش بۆیە من بڕی 500,000 ئەو خێرخوازش ئەم بە تۆ ئینشاء الله سوودی لێوەرە. زۆر سپاس یەکەم و خی گەوری لێ ڕازی بێ لەگەڵ ئێوە وەک خی گەورە دڵی ئێمەی خۆش کرد خی گەورە دڵی ئەوانیش خۆشکە ئینشاء الله شتێکمان کردو دڵمان خۆش کرد گەورە زۆر دڵم خۆش بوو خی گەورە دڵی ئەوانیش خۆشکە لەگەڵ ئێوە. ئاماژ لە بەرنمەکەی ئێمە شەر ئەوەیە کە بتوانین دڵی چەند خێزانێک خۆش زۆر دڵم خۆش بوو ئیسا خی گەورە دڵی ئەوانیش خۆشکە زۆر سپاسی ئێوەی ژاکەم زۆر حەزیەتان کێشە سپاس بۆ تۆش ماندوومان کردی بە هیوای ئەوەی کە توانی بێتمان دڵی تۆ و ئێستش کە گەڕایتەوە دڵی منداڵەکانت دڵی هاوسەرت خۆش بکەیت و بتوانن سوودی لێوەربگرن. بەڵێ ئازیزان ئەوە شکە بینیمان چیرۆکی ئەم خێزانە بوو بەڕاستی لە دۆخێکی ئابووری زۆر خراپدان لەگەڵ ئەوەی بە بەردەوامی یعنی 3 منداڵی خۆی هاوسەری کە 5 ئەندامی خێزانێکن تەنها لە تاقە ژوورێکدا کە ئەویش گڵە دەژین و لەگەڵیشیدا هەر 5یان نەخۆشن و هەر 5یان پێویستیان بە عیلاج و دەرمانی بەردەوام هەیە. لەگەڵەوەی هیچ بژێویەکیان نیە ئەوەی نەبێت کە خێرخواز ئەیان ناتێ بۆیە بە هیوام کە هەر کەس لە لای خۆیەوە کە بینەرێن بەرنامەی ئێمەیە دەیەوێت خێرێک بکات بە ئەم خێزانەی لەبیر بێت. چیرۆکی ئەم شەویشم کۆتایی هات تا سبەی ئێوارە بە چیرۆکی خێزانێکی تر لەگەڵتان دەبم لە لای منەوە ماڵتان ئاوە هەرشاد بن بەڵام خەرمان بەردەوامە لەگەڵ پەیامنێرانەوە لەگەڵتان بەردەوامە بین کاتێکی خۆش. بەڕێزان وەک دەبینن لە هەورامان سروشتێکی جوان و دڵگیری هەیە بە کۆمەڵێت تایبەتمەندی دەناسێتەوە کە لە گرنگترینیان هەڵکەوتەی شوێنەکێتی کە لە ناوچەیەکی شاخاوی سەختدا هەڵکەوتووە ئەو بیناوە باڵەخانانەی کە دروستکراوە خانوانەی دروستکراوە لەسەر شێوازێکی تلار سازی زۆر جوان دروستکراوە و شوێنەکە کە سەختە و ژیدگەکەی پاکە هەموو ئەمانە وای کردووە کە دیمەنێکی جوان و سەرڕاکێش بە هەورامان ببەخشێت. تەبەن ئەمە بۆتە یەکێک لە لایەنە جوان و دیارەکانی هەورامان کە ساڵانە ژمارێکی زۆر لە گەشتیار بۆ بینینی شوێنە گەشتیارەکانی هەورامان سەردانی ئەم ناوچەیە دەکەن ئەمە وای کردو بێتە سەرچاوێکی گرنگی داهاتش بۆ ناوچەکە و پارێزگای سلێمانی و بۆ هەڵەبجە هەورامان. لەگەڵ بن بەشێک لە شوێنە جیاوازەکانتان بۆ دەگوازمەوە ئەوەی کە هەورامانی پێناسێتەوە بە تایبەت کە هەورامان ناوچێکی خۆژێنە لە بەدرێژایی مێژوو ساڵانی ڕابردوو ئەم ناوچەیە بەهۆی ئەوەی کە ناوچەیەکی سەخت و دوورە دەستە خەڵکەکەی خۆی لەسەر شێوازی ژیانی خۆیان ژیانوە ئەمەوای کردووە هەم خۆیان بژێنن وەکو خۆراک و پێداویستەکانی ڕۆژانیان بۆ خۆیان دابینکەن هەم ڕەوانەی ناوچەکانی دیکەی کوردستان و عێراقشی بکەن لەگەڵ من دیمەنی جوان و سەرڕاکێشی هەورامانتان بۆ دەگوازمەوە. لە ناودڵی چیابەرز و دۆڵە سەوزەکانی کوردستاندا ناوچەیەک هەیە کە مێژوو کلتور و سروشت پێکەوە دەگونجێنن ئەویش هەورامانە. ئەم ناوچەیە بە خانووەکانی کە لە شوێنە بەرز و سەختەکاندا بنیادنراوە و ڕێگای تەنگ و کۆنەکانی ناسراوە ژیانی خەڵکی لەگەڵ سروشدا تێکەڵ بووە. هەورامان یەکێک لە کۆنترین ناوچە لیشتەجێبۆکانی کوردستان و زمان و نەریت و گۆرانی تایبەت بە خۆی پاراستووە. لە ساڵی 2021دا لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە ئەم ناوچەیە وەک ناوچەیەکی جیهانی شوێنەواری ناسێنراوە. ئەمەش بەڵگەیەکی گرنگ و تایبەتمەندی ئەم ناوچەیە.
ئەگەر باسێکی هەورامانم بۆ بکە باورامان بە کۆمەڵە شوێنی گرنگ و گەشتیاری و سەرڕاکێش ناسراوە ناوچەکە ئێمە هەورامان بە گشتی هەمووی گەشتیاری ئێستا زۆربەی بۆ بە گەشتیاری هەم تەواڵە هەم بیارە سنوورەکەمان هەمووی گەشتیاری ڕۆژانە و ساڵانە خەڵکێکی زۆر وەکو گەشتیار دێنێرە گەشتیاری دەرەوەی سنووری هەرێمیش هەریە عەرەب و شت بەڵامەوانەیە هەرێم خۆمان ناوە لە مانگی شەشەوە دوای خۆتڵەکان دەست پێ سوودی هەبوو بۆ بوژانەوەی ژیانی خەڵک لە ناوچەیە خراپ نییە وڵات تا ڕادەیە زۆر باشتر بوو فەرقی کردو ئەوەی باخی هەبێت ئەیا بەکرێەوەی خانووی هەبێ زیادە یا بە هەورامان ناوچەیەکی کللتوری کۆنی کوردستان و سلێمانیە ئەم ڕەسەنایەتی هەورامان چیۆ دروست بووە چۆن بەڕای جەنابتان پارێزگاری لێ بکە وڵا لە دێر زەمانەوە هەرە بووە ئەو کولتورە لای ئێمە پارێزگاریشی تر ئەو دەسەر ئەو خەڵکە ماوەتەوە لە ڕووی کللتوریە بیا لە ڕێی سا بڵێن هەمان خەڵکمان هەیە ئەوی سەبارەت بە کەڵ دروستکردنی کڵاش و ڕانگ و چۆ خۆشتی دەستڕەنگینن دەستڕەنگینن بەردەوامە ناوچەکەشتا ناوچێکی سەختە ئەو هەموو ماڵ و بینایانەی کە دروست کراوە بە شوێنێکی سەختەوە ژیانیەوە سەخت نەکردو بەتابێت لە وەرزستانە لە زستانە سەختە بەرەوەڵا لە ڕووس و تەمەنیەوە زۆر بەکاریە ئەگەر ئەوەی سۆبەی داریە بێ باشترێک ئەوەی سۆبەی تریە بێ نەوت 5-6 بەرمیل نەوت سەرەفەکە خەڵ ئەوەجان سەلام عەلیکوم وەز باشە سەلامەتی خاسنی وەسنی هەورامیت هەبێ هەورامی دەنگ و باسان چۆنە بەچی و سەرخان ڕۆژان بەچی ڕەمەزانە بە ڕۆژوە سەرقاڵی ڕۆژانی تر بۆ نمونە چیەکەن بەچی و سەرخانمان هەیە تانی وەڕۆ تا سەعات یەک و دوای چین بۆ ناو باخ و ویشوکاری ناوباغەکەێنە یاخوا سەلامەت بن هەورامان و تەوەڵ و بیارە شوێنی گرنگ و سەرڕاکێشی سلێمانی و کوردستانن ژیانکردن لێرە چۆنە گەر باسی وڵا ژیانی ئێرە خۆشە شوێنەکەشتان سەخت و دڵگیر و ناوچەیەکی خۆش و گەشتیاری شوێنێکی گەشتیاریە و بتەخە ڕوومانتەیەکە ئەمەش نەبێ من بڵێم خەڵکی ئەمە میوان دۆستیشە بە ئام ڕێزی خەڵگە گیرێت و تر خەڵکی ڕوومانتەیەکات و هاتنی گەشتیار چۆنە ئەم ساڵانی دوایی بۆ ئێرە ساڵ بە ساڵ باشە بێ گەشتیار بۆ ئێرە دەقەمە دەقە بڵێن زیادکە ساڵان عەرەبەکان ناتن ئێسەر یەنەوانی ژێن هەورامان کۆمەڵێ تایبەتمەندی بە تایبەت کللتور و شێوازی ژیانی خۆی ناستاوەتەوە گەر باسێکی ئەوم بۆ بکەی ئەو چۆن پارێزگاریتان لەم کولتورەی تایبەت بە هەورامەکان کردو وڵاتیتر هەورامی هەر ژیانێکی تایبەتان خۆشە شوێنەکە خۆشەوت وڵا ژیانی فەرقی نییە لەگەڵ کوردستانە بەس ئەم شوێنەکە شوێنێکی گەشتیاریە بە نسبەتی بیارەوەتەوەڵەوە خەڵک زیاتر لێرە خەریکی چیە بۆ چی سەرخاڵ چۆن ژێژیانی مەرزانێژێکە مەحدودی عێراق و ئێرانە و دەوام و شتی هەیە زۆربەی خەڵکی ئێرە موچە خۆرە بە ئام ئێ باخوباخاتیشمان هەیە خەڵک سەرقاڵی باخوباخات و ئەم گەنجانش بە شەوە لە مەرزانەی ژەکەن دیمەنی هەموو کاتێک هەموو وەرزێکی هەورامان جوانە بەڵام هەستەکەم بارەکەی زۆر تایبەتە ئەمە وا کات کە بۆ نمونە خەڵک زیاتر بێ سەردایم ناوچێ بکات بەڵە بەڵە هەر کەس دێت ئەم جارە زووتریەوە وەژوەیەکی کەش لەگەڵ خۆیان هێنێ هاوینەکەشی خۆشە بۆی کەسەوە سازگارە هاوینەکە شوێنەکە سارد و سازگار ماسەڵاتە من درێژ بن ئەوەی ئەلە گوێزی هەورامان بخوات تەندروستیشی باسە بێت بەرهەمی گوێز چۆنە وڵا بە ساڵی وایە باش و ساڵی وایە خراپە ئەم ساڵ چۆنە بێت ئیمساڵواڵە جارە خۆی دیاری نەداوە کەسواکەی باش بۆ کەشەوا بێ ئیمساڵ لە هەموو ساڵەکان باشتر بێ وایە ئینشەڵا زۆر زۆر سوپاسمانمان کرد سەر چاوم.
بە چیوە سەرقان خەڵکیێنە وەڵام هەمووی بە باخ و باخاتەوە بڕێکیشی بە زەراعەتەوە ئەو شتانەی کە هەتانە شتی کوردەواری وەکو چیە خواردن و بڵین بەرەبوومی خۆماڵ بەریبوومی خۆماڵی وەکو دار و درەخیا بۆ نمونە گوێزە هەنانە قەیسیە ترەیە خۆخە سێوە ئەوانەی لە خۆشان زیاوی فرۆشتنەوەی بەڵان لە خۆشمان زاوێت چاوێکی باشی داهاتوان نیە هەروەڵا ئەڵێن ئەوەی کە هەوای هەورامان هەڵمژەی سەڵات ئەمەنی درێژە بێ وایە تری شەڵا وایە سەڵاوە هەروەڵا گەواکی پاک و ژینگێکی پاکی لێرە هەوایەکی پاک و ژینگەیەکی پاکی هەیە خەڵکەکەی چۆن ئەژین لەم ژینگە جوانەیە بۆ منە ڕاستە شوێنەکەتان سەختە تۆزێ قورس نییە لە وەرزیستان بۆتان قرصە بەس فێر بووین فێر بوون ڕاتون بە سەروان ئەم ساڵ چی بەروبوومێک باش ئەبێت لە هەورامان وڵی ئێستا لێرە بە زۆری گوێزە و تو ئاوا گوێزی ئەم ساڵە بێ باش و چکە ساڵ کە شوا خۆش وڵا کە شێوا خۆش بوو باش بوو یاخوا سەلامەتی مرحبا جانەکەم بێ سلامەتی خێم یاخوا بێ انشاءالله هەر باش بی خاصنی وەشەنی یاخوا بێ باشموت یاخوا بێ سەر و چەمە سەوە یاخواوەش بی چیش کەرو بیکە بە سۆرانی چیەکەی خەریکی چی شکلی خوارد بۆ تاو نەبە وەرامەکەم بەڕۆ ناوەڵام باش نەبوو چیش کەروانی چیەکەی وایە یاخوا بەڵێ وایە وایە خەریکی چی وەڵا خەریکی حەلاقین یاخوا لەشی ساگوت و سەلامەت بی بژێوی ژیان لەسەرمەیە وڵا لە سەمەدام فەرمانبەری حکوومەتیش یاخوا سەلامەت بی خەڵکی ئەورامان داواکاریان نییە گەنجەکانمان بۆ ستایل و شێوازی تازە نییە وەڵا هەیەە ئەم کەسێ بە بەی سالی خۆی ئیزەکە بەرۆڵە هەیەە چۆنیانە ستایلە تازەکان کوڕەکان بێ وەکو جافۆ وەکو شازی سەرتاشی گۆڕاوە وانە لە ببراو بە سەڵای جیا بۆ ێستا جیاوە کاتە هەموو ئاگە چایم کودای کێشە بەدەسە ئەنواعی هەیە ڕابردووە خەڵک با بڵێن بە چی شازی سەریان چاکردووە لە هەورامان حتى میانی هەر یەکسەری بوو بەڵێ ناحتیادی دەلاخانە هەبووە دەلاخانە دەنەوەدووە من تا ئێستا حەلاق بەسم ڕابردووە زۆر کۆنتر دەلاخانە هەبوو لە هەورامان بەڵێ من باوکم لە 50 حەلاق بووە حتا دوکانی هەبووە بەڵێ برای باشی سەلامەتی سوپاس خەڵکی شوێی خەڵکی دەربەنی خان دەربەنی خان چۆن ڕێکەوتوە هەورامان وڵی هەر هاتین وەکو کەلعادە زۆر جار سەردانی راکردن و لە ئێستا شام باش مازانی بێنە خزمەتی مەرکەبی شێخانی بیارە و سەردانی گەرەش بێ دیمەنی هەورامانە بەلاو چۆن لە هەورامان شوێنێکی زۆر خۆش و شوێنێکی دڵفێنە شوێنێکی تایبەتە بە نیسبەت هەرێمی کوردستان و یەکێکە لەو شوێنانە کە لە ڕووی گەشتیاریوە ئەبێ گرنگی پێ بدرێ وەک ئێستاش ئەیبینی کە خەڵک خەریکی تازەکردنەوە نوێکردنەوەی شوێنەکان و شوێنە گەشتیارەکانە لەم کاتەدا بۆ ئامادەکردنی بۆ وەرزی بەهار کە مانگی سێ و چوار گەشتیارێکی زۆر ڕوو لە مەندیقەیەکە ئەم مانگە مەوسیمەیان بڵێن ئەمای ڕەمەزانە دەرفەتێکە بۆ ئەمانیش کە نوێکاری و چاکسازی شوێنەکانە چاکن کوردستان خاوەنی کۆمەڵە شوێنی زۆر دیاری گەشتیاری تا بێت ناوچەی هەورامان ئەوەی کێت ئێرە یان جاری ترێتەوەنا دڵگیر و جوان و دیمەنێکی جوانیە ئەمە تاکو چەند گرنگە وەکو هەرێمی کوردستان مە تێرێمی کوردستان گرنگی بەم شوێنە گەشتیارانە خۆی لە ڕاستیە زۆر وڵات هەیە کە لە بەدیلی هەندێ سامانی نەتەوەی خۆی یان سامانی بژنە ئەو سامانانی کە بێتە مای زیادکردنی داهات بۆ وڵاتەکەی گرنگی بەکردی گەشتیاریەدا دەبێت هەرێمی کوردستانیش حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی تایبەت بە بواری گەشتیاری بدا چونکە شوێنی جوگرافی هەرێمی کوردستان ژینگەیەکی جوان و لەباری هەیە بۆ ئەوی کە گەشتیار ڕووی لێ بکات بە تایبەتی کاری لەسەر ئەوە بکەن کە گەشتیار لە دەرەوەی وڵات بێتە وڵاتەکەمانەوە. لە خانەقای بیارم ئەو شوێنێکە بۆتە بە درێژایی بەیان و سەدان ساڵی ڕابردوو بۆتە قوتابخانەیەکی گەورەی ئاینی لە
سنووری هەورامان لە ساڵانی ڕابردوو بەدایان و سەدان کەسایەتی و مامۆستای ئاینی لێرە لەم قوتابخانە ئاینیە گەورە بوون و دەرزی ئاینیان خوێندووە وەک لە دیمەنەکان دەیبینن مزگەوت و قوتابخانە یان خانەقای بیار لە ساڵی 1970 زاینی دروستکراوە مێژووکی زۆر کۆنی وەک لە دیمەنەکان دەیبینن دواتر لە ساڵی 1992 نۆژەن کراوەتەوە ئەمە یەکێکە لەو شوێنە دیارانەی کە لە ڕووی مەدرسەیان قوتابخانەی ئاینی هەر کەسێ بێتە هەورامان ناکرێت سەردانی ئەم شوێنە نەکچوون کە بووە بە بەشێک لە هێما و پاشخانی ئاینی ناوچەی هەورامان ئەم خانەقایە زیاتر لە 100 ساڵە حوزرەی هەیە زیاتر لە 100 ساڵە خزمەتی خەڵک دەکات لە ڕووی ئاینیەوە لە ڕووی زۆر شتەوە خزمەتی خەڵک دەکات ئێستا زیاتر لە 50 کرێکاری ئێرانی شەوان دێ لێرە ئیسراحەت دەکەن و دەخەون و نانەخۆن لێرە نان و چاوان دەکرێت بەڵێ هەموو ڕۆژێ نان و چێژ هەموو کەسیان بەس بۆ فەقیر هەموو کەسە تەنانەت بۆ ئەو کەسەی کە ئیمانیشی نییە هەر ئەزەکەی کابرا مسلمانیش نییە ئەوەی مسلمانیش نییە ئەتوانێت والله هەر خزمەتیەکەین دەیکەینە سەر سەرمان ئێوە چیکارن لێرە وەڵی من کرێکارێکم جارجار دێمە ئێرە ئیسراحەتەکەم و ئەتوانم خزمەتی خەڵکیشەکەم و خزمەتی خانەقای شەکەم بە ڕۆژوە بم حەزەکەم بێمە ئێرە سەلامەت سلام علیکم ئەم فەقێ جوانانە چۆنم لە تەمەنی چەندە؟ سلام چەند ساڵە لە خانەقای بیار؟ وەڵی تاساتم بێ پێشمان هاتم بۆرە چۆن بووە توی لەکوات؟ وەڵی بەڕێی خۆم هاتم حەزم کرد ئەم علمشتانە شارەزا بووم شازرم علمێت ئاکەم خەڵکی کوێی؟ دەربەندی خان لێرە لەلاەن چ مامۆستایەکوانە پێ ئەمە مکتەبەکە لای مستەکان دەرزەخوێنین ئەوان لە مامۆستاگەڕەکان دەرزەخوێنن هەر کەس لای فەقێترە خوێنن وانەکانتان چین زیاتر وانە دینێک وانەکە بە علمەکان نەحو و سەرف و بەلاغ و مەنتیق و ئەمانە فقه و ئەمان 12 علم پێک دێن 12 علم پێک دێن چۆن لێرە ڕۆژبەڕێەکەن ڕۆمەزانە یا دوێ پێش ڕۆمەزان هەموو کاتێ پێش ڕۆمەزانە تا بانی ئاشت بین تاس و پێش نیوەڕۆ ساعیکردنە پێی ڕۆ پێ سەراحەت تا عەسر دەستکەن ساعی تا پێش مەغریب تا ڕۆمەزانانی شۆژانی سەراحەت شان دەستکەن ساعیکردن تا 2 شەو 3 شەو دەستکەن ساعیکردن بەڵێ هەر لێرە مێننەوە یانەش گەڕێنەوە بۆ شوێن و ڕێگەی خۆتان وڵی زۆر کەم ڕنجار دومان جارێ ڕێم ماڵەوە ئەنجار بۆ لامشتە کرێ بۆ ماڵان دەڕێن پێوی بە چی لاینندەیە؟ وڵی ئینشەڵا بێن ئاسای ئاینی خودی ئەندی نیستامەکەین لەگەڵ یەکێک لە فەقێکانی بیارە خانەقای بیارەمێ گفتوگوێ بکەم قوربان سلام علیکم. عليك السلام ورحمة الله. چەندێکە لێرەی؟ والله من تقريبا 16 صالة بالليرة. 16 صالة بالله. هر فقي؟ خوێنم تاوا کردووە الحمد لله. الحمد لله ئێستا چییە؟ لێرە مامەوە خزمەتەکەم. ئاشپەزی خانەقام و لێرە چێشت لێنم و خزمەتەکەم. چۆن بوو بڕیاریا بۆ نمونە بێیتە ئێرە و لێرە خزمەت بکەیت؟ والله دا من ئەم شوێنە شوێنێکی ئیمانیە شوێنێکی ڕوحانیە خزمەتکردن لێرە بەڵێ تاکید ئیتر بە خااتری و حەزەی خۆم حەزم کردو لێرە مێنمە و خزمەتی ئەو مامۆستا فەقێ و ئەو کەسانی کە لە خانەقامێن و خزمەتیانکەم شوێنەوانی کێن بۆ ئێرە ئێمە لێرە خۆمان فەقێمان هەیە کە دایم لێرە ئەمێنەوە سێژەمە لێرە مێنەوە هەروەها خەڵکی ڕێبوار خەڵکی زیارەتکاری خانەقا هەر کەسی بێت ئێرە بێفەرقە لێرەمە خزمەتیەکەین هەم قوتابخانێکی گەورەی ئاینیە وانە ئاینیەکان لێرە دێتەوە و ڕێگە و جێگەش بوو فەقیانە دابین کراوانی لە خوارد پێداویستی هەموو شوێنێکیان ئامادە هەم شوێنی خەوتنیان هەم شوێنی ناخواردنیان هەموو شوێنێکان لێرە ئامادەیە لایەنە ئیمانیە و ئیمانەکەی کە لە دڵی هەموو تانایە ئەوی کە هەست بە ئارامێکی زۆرەکەی لە خانەقای بیارە جاز با بڵێن هەموو مزگەوتێ شوێنی خواپەرستیە بەڵام ئێرە هەستێکی تایبەتە تێ ڕاستەن قسەکە زۆر دڵتەواو چونگاتی دروستبوونی خانەقا ینی بە شێوازێکی تایبەت دروست کراوە لەسەر ئەمری پێغمبەری خوا دروست کراوە صلی الله علیه و سلم لەگەڵ ئەوەشە فی سەبیل الله هیچ شتێکی تری تیانە ئەوەی کە تێرە لەبەر خوایە ئەوەی کە لێرە ئەکری هەمووی لەبەر خوایانی هیچ شتێکی تری تێگەڵ نەبووە.
لە خانەقای بیارە بە بەردەوامی خواردن ئامادەکرێت هەم بۆ فەقیەکان هەم بۆ هەموو ئەو ڕێبوارانی کە ڕێیانەکەوێتە خانەقاکە ئەمەوەک نەریتێکی لاتوە بە درێژایی 140 ساڵی ڕابردوو کە تەمەنی خانەقاکەیە بە بەردەوامی لێرە خواردن ئامادەکرێت وەک لە دیمەنەکان دەبینن فەقیەکان خزمەتی هەموو ئەو کەسانەکەن کە لێرەن وەکو ڕێبوار هاتوون ئێستا ئەم کەسانەی کە لە دیمەنەکان دەبینن بەشێکیان فەقێنین بەڵام وەکو ڕێبوارێک کە هاتوونەتە خانەقاکە لێرە خزمەت دەکرێت و خواردنیان پێشکەش دەکرێت. مامۆستاگیان سەلام عەلەیکوم. مامۆستاگیان زۆر سوپاس. ئەگەر باسێکی مێژووی خانەقای بیارم بۆ بکەی لەسەر دەستی کێ دامەزراوە بۆ کێ ئەگەڕێتەوە؟ الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بسم الله الرحمن الرحيم. من ناوی خۆم و مامۆستاکان و فەقیەکان بە خێراتنتانەکەن یاخوا بەخێر بێن. ئەو تاریخ و بەروارەیە کە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس دایناوە بۆ خانەقای بیارە مامۆستا نووسیوێتی لە کتێبەکەیە خانەقای بیارە لە ساڵی 1370 کۆچی بەرامبەر ساڵی 1970 زاینی لەسەر دەستی شێخ عومەری بیارە دروست کراوە. دروستکردنەکەشی بە ئەمری پێغەمبەر بۆ درودی خوا لەسەر بێ کە لەو کاتەوە شێخ عومەر لەگەڵ باوکی شێخ عوسمانی تەوێڵا ئەچین بۆ زیارەتی شێخ عەبدولقادر گیلانی لە بەقا. شێخ عومەر لە خەویا بە خزمەت پێغەمبەرێکا درودی خوا لەسەر بێ مناڵێکی زۆر بچووک زۆر نەخۆش ئەدا بە شێخ عومەر و پێی ئەڵێ مناڵە زیندووکەوە لە ئەوسڵە مناڵەکە نەمردووە کە خەبەری ئەبێتەوە تعبیری خەوەکەوا لێکردنەوە ئەو عیلمە شەرعیە لە منتیقەی هەورامانە کزا یەت ئەم باخە ئەکرێت کە ئێستا خانەقای لەسەر دروست کراوە. مامۆستا گەباسێکی ئەم گۆڕانە بکەین گۆڕی چێن ئەمانەی کە لێرە بە خاکس بێت؟ ئەمە یەکەمی ئەمەیان ئەوە بێشکەیە سێ گۆڕیتیایە. ئەوەی ناوەڕاستەکەیان گۆڕی شێخ عومەرە ئەوەی دەستە چەپی و دەستە ڕاستی شێخی نەزمەدینی و شێخی عەلادین هەردووچیان کوڕی شێخ عومەرن. شێخ عومەریش کوڕی شێخ محەممەد عوسمان سیرازدینی تەوێڵەیە. جا شێخ محەممەد عوسمان ئەوەی کە لە تورکیا نێژراوە کوڕی ئەو شێخ عەلادین. ئەمەستا تەبەن تەمەنی ئەم خانەقایە ئەگەڕێتەوە بۆ ساڵ چۆن درێژە بەوە دراوە ئەگەر پێم بڵێ ژماری فەقیەکانتان چۆنن لە چۆ هاتوون ژمارەکان چەنە؟ چۆن درێژە بەوە دراوە مهمترین شت کە خانەقای لەسەر دروست بووە پاچی و ئەسڵەکەیەتی لەسەر پاچیە دروست کراوە بۆ خواش دروست کراوە بۆ ئەوە دروست کراوە کە خزمەتی فەقێ و فەقیر و ڕێبوار و ئەو کەسانەی کە ڕوئەکەنە خانەقا خزمەتیان بکرێ. خزمەتکردنەکەش چۆنە؟ شێخ عومەر لە سەرەتای دروستکردنیەوە یەک تەوسیەی کردووە بۆ ئەو کەسانەی کە ئیدارەی خانەقا بن بەڕێوە. پێویستەکە بڵین فەرموویەتی بۆ چونکی شتەکە زۆر پیرۆزە. فەرموویەتی هەر کەسی ڕووی تێکردن خزمەتی بکەن نانی بدەنێ پرسیار لە دینەکەی مەکە. ئەمە بەڕاستی خزمەتی ئینسانیەتە. لەو کاتەوە تا ئێستا خانەقا لە سەرقاتی خۆی وەستاوە لەخوا بەزیاد بێخوا جەزای بنەماڵی شێخ بداتەوە کە ئەوانیش بەڕاستی یعنی هاوکاری زۆرن کە بۆ نەک ئەم خانەقای بیارە تەواوی خانەقاکانیشی لێرە لەخوا بەزیاد ئێمە ئەندازەی 73 فەقێمان هەیە ئێستا لێرە. فەقێکانمان لە کوردستانی خۆمانە لە کوردستانی ئێرانە لە کوردستانی تورکیایە برا عەرەبەکانیشمان لێرە لەخوا بەزیاد بە هەر کەسێیەت ئێمە مامۆستای تایبەتی بۆ دائەنین. ئەو مەنهەجە چیەکەی خوێن؟ منهەجەکەی ئێمە ئەو 12 عیلمەی کە معروفە لە زۆربەی مەداریس و حوزرەکانە ئەخوێنێ. ئەو فەقانی کە لێرە وانە ئاینەکان تەواوکن ئەبن بە چی مامۆستای ئاینی مزگەوتەکانیان چۆن؟ ئەبن بە مامۆستای ئاینی بێزگە لەوەش لە ساڵی 6 ساڵی 1999 من کە ئیجازەمان وەرگرت لە خزمەت عەلامەی زەمان شافعی زەمانی خۆی مامۆستای کانیسانانی خادرەزاتی عالیکە ئێمە چەند نەفەرێک بووین 16 نەفەر بووین کە ئیجازەمان وەرگرت ئەوانەی کە لەگەڵ من نابوون ئێستا ئوستازی جامیعن دکتۆرایان هەیە و خزمەتەکەن لەبوونجی سەرنج بوو جەناب خەڵکی شەقلاوی چۆن هاتیتە هەورامان و خانەقای بیارە و چەند ساڵ لێرەمان؟ من 32 ساڵە لێرەم من هەروەکو ئاواتی هەموو فەقەیەک من بە فەقەی هاتووم ئەوە بووکە ئاواتی هەموو فەقەیەک ئەوەیە فەقەی حەز دەکا بچێتە شوێنێک مامۆستایەکی زیرەکی تیابێ. منیش هەر بەو ئاواتە بووم لە شەقڵاوە سبحان الله بە خزمەت ئەم شێخی عەلادینە گەیشتم. ئیشارەتێکی کرد بڕۆ بۆ بیارە لە خەوەکەما لەم بەرزایی خۆرم لێ هەڵات
کاتێ هاتم کۆتایی 93 بۆ بڵێن 94 کە هاتم بۆ ئێرە ئەو لە ژیانی خۆمە بیارەم نەبینی بوو باوەڕتان بێ نەمەزانی بیارە لە هەورامانە یان لە زاخۆیە نەمەزانی کاتێ لەگە سێ ڕەفیقمە هاتم بۆ ئێرە سیرم کرد براگی وەڵا خۆرەکەم لەوە لێ هەڵان لەو کاتەوە زۆری پێ نەچوو وەکو بووم بە ئەمیری فەقەکان و دوای ئەوە وەکو مدیری و سەرپەرشتیاری و تا ئێستا لە خزمەتی خانەقا بوو لە ماڵی شێخەم تەمەندێژماوەسەریان شتێکێک کە زۆر جوانە ئەوی کە من لە خانەقای بیارەی بینیم ئەوش ئەو خواردنێک ئامادە کرێت بڵێ چگە لە ڕەمەزان ڕۆژانی کەش هەیە ڕۆژانی ئاسایی ئەوستا قوربان ڕەمەزان لە ڕەمەزانە تۆ ئەبێ بە دوو ژەم ئەستان لە غەیری ڕەمەزانە سێ ژەمە بەڵێ ئەرێ وەڵا لەخوا بە زیاد بێ ئێستا ئەمانە ئەبینی ئەلێرە لە سەری شەوا 9 حوزری فەقێمانەیە هەمووی ئەو سفر ئەوە دەخراوە ئەو سفر داخراوە ئەوە بۆ ئەو بەڕێزانەیە کە ئێستا لێرە شوێنە پاپشتی خانەقاکاتەوە ئێستا خێرخوازان خواردنەکە وەڵای خانەقا کەمێک مەوقوفاتی باخی هەیە بەڵام داهاتی باخەکان بەشی دە ڕۆژی خانەقا ناکە بەس لەخوا بەزیاد بێ تا ڕادەی خێرخواز باشە و هەروەها بنەماڵی شێخیش الحەمدولillah تا ئێستا خانەقا لەسەر قاچی خۆی هەر بەردەوام و لە خزمەتکردن و ئینشاءالله بەردەوامیشە بێ ڕۆسا فەقەکان ماشەڵڵا کامیچانە دوێنی پاشخانێکی زۆری ئاینیان وەرگرتووە تا بچەنەوە دڵخۆشەکەکەنەوەیکی ئاینی پاک پەروەردارکەن بۆ ئاینی کوردستان ئێمە ئەوەی کە زۆر شانازی بەوە بکەین کە فەقەکان لەخوا بەزیاد بێ ئەمە خۆتان شاهێدی فەقەکان خۆتان بینی و تاالتان شاهێدیان بۆ بدەن ئەوەی کە ئێمە جێگەی زۆر شانازی ئەەکەین بە خانەقا ئێمە لەسەر ئەسڵێکی پاکە ئەڕۆین ئەویش ئەوەیە حاڵەتی تونڕەوی لە پەروەردەی خانەقایان نیە سڕاوەتەوە لەسەر ئەم ئاەتە ئەفەرم بسم الله الرحمن الرحیم ئەفەرمێت لا ئیکراها فی الدین بەڕاستی زۆری لە دینە نییە تۆ تا بە ئارەزوی خۆتون دەست نەکەی بە عیبادەت بەڕاستی ناڕەحەتە من زۆری لێ بکەم نەفەرێ بە ڕۆژوو بێ ئەو کاتە ئەتوانی لە پەنایەکە شت بخوام پێشی نازانم بەڵام ئەو پەروەردە دینیەی کە سابتە لە خانەقا 140 ساڵە و ئینشاءالله بەردەوامیشە بێ ئەوەیە لەسەر ئەو ئاەتەکە ئەفەرمێ لا ئیکراها فی الدین زۆر سپاس مامۆستایان مانومان کردی یاخوا بەخێر بێ سەرچاو هیوادارم گوزەرێکی ورد و پڕزانیاریمان کردبێت بە نێو مێژووی هەورامان و خانەقای بیارە و چێشتان لە بەرنامەکە بینی بێت تا بەگەیشتنەوەمان کاتێکی خۆش هەرشاد